لەگەڵ قوربان چاو برای خزمەتکار ئینشاڵڵا. وەک دیارە ئێرە خەرندی ڕواندزە کە لای خەڵکی بە خەرندی ڕواندز ناوی دەرکردەوە بەڵام وگەشکرا لای خەڵکی ناوچەکە دانیشتوانی ئەم شوێنە هەر بە گەلی خاڵە ڕەش ئەناسرێتەوە کارەکەش بۆ ئەوە گەڕێتەوە کە جۆرە ڕوەکێک لەناو ئەو خەرندە هەیە کە قەدی ڕوەکەکە ڕەشە و هۆکاری ناوکە هەر ئەوەیە. ئیترێ مەشەرۆک و خەڵکانی تر ئاسایی ڕۆژانە سەردانی ئەم شوێنە ئەەکەین چونکە چەند یاردەیەکی سروشی جوان و چەند یاردەیەکی مرۆیش لێرەدا هەڵکەوتۆ بۆ نمونە خەرند و چای کۆڕک و یاخود زنجیرە چاکانی کۆڕک و چای هەندرێن و لەولاشەوە لەبەری سۆران چای زۆسکەوە دیارە. ئیتر ئەوەی کە شوێنەکەی جوانتر و تایبەتمەندتر کردووە بوونی چایخانەی کللتوری خەرەندە کە کەوتۆتە سەر خەرندی ڕواندزیان خۆت بەرامبەر گەلی خاڵە ڕەش. ئەمەوەی کردووە کە خەڵکی ئێواران و شەوان بە زۆری ڕووی تێ بکەن بۆ خواردنەوەی چایگەتر چای سەرخەڵۆس لێرانە با بڵێین زۆر باوی هەیە. بە دیار ئەم سروشتەوە ئیتر هاوڕێیان ئێواران ڕووی تێەکەین. دیاردە مرۆیەکانیش با بڵێن دیارترین دیاردە مرۆیەکان بوونی پیکەری هەمڵتۆنە لێرە کە ئەندازیارێکی نیوزیلەندی بۆ و هەمومان نەزانین کە ساڵی 1920 تاوەکو 1934 بەبێ و چەند کاری کردو تاوەکو ڕێگە هەمڵتۆنی لە هەولێرەوە تاوەکو حاجومەران لێداوە. قەڵاکانی بۆ نمونە قەڵاکانی مێرنشینی محەممەد کە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی مێرنشینی سۆران. ئیتر ئەمانە هەمووی تایبەتمەندێکی جوانێ بە ناوچەکە بەخشیوە وای کردەوە کە خەڵکی زیاتر ڕوون لەم ناوچەیە بکەن. ئەوانەی کە سەردانی ئێرەکەن تەنیا خەڵکی ناوچەکە نین بەڵکو گەشتیاران بۆ نمونە لە خواری عێراق و باشووری عێراقەوە ڕووی تێئەکەن خەڵکەکانی دەوروبەری پارێزگای هەولێر و شاری سلێمانی و شاری کەرکووک و لە هەموو ناوچەکانەوە دێن. جا لەوەش خەڵکی بێگانە بۆ نمونە کونسڵخانەکان کەسانی بیانی ئەوانی کە دەرەوە بێرەدا گوزەرەکەن سەرنجیان ڕادەکێشێت و ئیتر لێرە ئەگە بۆ چای خواردنەوەگە خودت بۆ وێنەگرتنێکیش بێ لایەدا. طبعاً ئێرە خەرەندی ڕوانزە و ئەو شوێنە ئێستا مەلێن کاولۆکارە لێرە مە چەند کەسێک لێرە ئیشەکەین بە چایخانەیە چەند خواردنەکی ساردا وەکو ساردەمەنی شەوانە پێشوازی لە خەڵکەکەین و بە تایبەتی ئێواران بەڵێ چەند خواردنەکی تایبەتیشن هەیە بۆ نمونە مەسەلەن فاڵودەیە شەربەتە چایە قاوەیە نیسکافەیە. ئەوەی زیاتر ئێستا ڕەوازی لەسەرە بە هاوینان زیاتر شەربەتە و لە زستانانیشدا زیاتر چایە قاوەیە نیسکافەیە بابەتانەی کە گەرمن زیاتر ئەخورێنەوە. ئەوەی کە زۆر سەرنجی گەشتیاران ڕاکێشایێرە زیاتر خەرەندەکەیە کە بوویتە جێیەک خەڵک پێوە بناسیتە وێرە و جێیەکی گەشتیاریشە بە تایبەتی.